کاکەیەکان و لە هەورامانی لەهۆن نەریتی بەخشین یاخود ماسی قەڵاتێ زیندوو دەکەنەوە کە بۆنەیەکی ئاینی و کۆمەڵایەتی ئەوانە لەم نەریتەدا جەخت لەسەر بەخشین دەکەنەوە. بەرووبوومی شیرەمەنی لە بەهارە بردویانتە شوێنە پێوترە قەڵاتێ و لەوێدا بەشیان کردو بەسەر ئەو خێزانانەی کە ئاژەڵیان نەبووە و ئەمە وەکو مناسبەتێکی کۆمەڵایەتی وێناکراوە. لە هەمان کاتە مناسبەتێکی ئاینیە لەبەرەوەی هەر لە بەهارە کەسێک بە ناوی بیرەسکەندەری خامۆشی کۆچی دوایی کردووە کە پیری کاکەیەکانی ئەو ناوچەیە بووە. لە سێەم هەفتەی مانگی نیساندا نەریتەکە ئەنجام دەدرێت. ئەم ساڵ لە بەرمانگی ڕەمەزان کە بۆنەیەکی ئاینی موسڵمانەکانە دوایان خستووە. کاکەیەکان لەم ڕۆژەدا خواردن و خواردنەوە دەبەخشن، بەڵام ماست بۆتە نەریتی بەخشینەکەیان. کاتی زووە خەڵکی تەنها ماسی بەخشیوە چونکە تەنها ئەوەیان هەبووە کە بیبەخشن، بەڵام ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە، زیاتر گیری ئێستا خواردنی تایە، بریانی تایە، ناوساجی تایە، شیرینی تایە، یا پراخی تایە، هەموو جۆرە خواردنێکە یانە. تەمبور یەکێک لە ئامێرە مۆسیقیە پیرۆزەکانی ئەوانە. لەم ڕۆژەدا ئاوازەکانی یارسان بەدەستی تەمبورژەنەکان ئاوێتەی مەراسیمەکە دەبن و نەریتەکە پیرۆز دەکەن. بە دڵنیایی ئاینی یارستان تەمبور زمانی گفتوگۆکردنە لەگەڵ خودامان، ینی ئێمە پەیامەکانمان لە ڕێی ئامێری مۆسیقاوە گەینی، ینی ئەو زیکرەمان لە ڕێی تەمبورژەنینەوەیە، ئێمە زمانی ڕۆحمانە لەگەڵ خۆی گەورەمان. کاکەیەکان لە هەورامانی لەهۆن لە گوندەکانی هاوار و هەوارەکۆن و دەرەتفێ نیشتەجێن. ئەوان خاوەنی ژمارەیەک نەریت و سروتی ئاینی و مەزارگەی ئاینی تایبەت بە خۆیانن، پەیوەندیەکی بەهێزی پێکەوەژیانی ئاینیان لەگەڵ موسڵمان و زەردەشتی و مەسیحیەکان هەیە کە ساڵانە ڕێز لە بۆنەکانی یەکتری دەگرن و بەشداری لەگەڵ یەکتریدا دەکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، گوندی هاوار.